سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. لە کەناڵی ئاسۆی زانکۆ بەردەوامین لەگەڵتانە بۆ باسکردنی کەمترین کۆنەورە وەرگیراوەکان لە کۆلێژ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لەم ڤیدیۆیەدا درێژا دێن بە ڤیدیۆکانمان سەبارەت بە بەشەکانی یاخود کۆلێژەکانی کارگێڕی و ئابووری لە هەرێمی کوردستان. لەم ڤیدیۆدا بە تایبەت باسی بەشی ژمێر یاری بۆ ئەوی خۆشەویستەکەین تاوەکو بزانین لە چەند زانکۆ یاخود لە چەند شاری هەرێمی کوردستان هەن. هەروەها کەمترین کۆنەورە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەندە. ئێوەی خۆشەویستیش تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن و سوود لە داتا و زانیاریەکان ببینن. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادارکەنەوە ئاتاوەکو ئەوانش سوود لە کەناڵەکەمان ببینن.